مەڵی دادگەری خۆی بە سەنگەری یەکەمی داکۆکیکردن دەزانێت لە مافی ڕەوای نەتەوەکەمان و دڵیشمان ژانەکە و نیگەرانین کە مافی هاوڵاتیانی کوردستان بەو دەردە ببرێ بەردەوام لە قەلەق و نیگەرانیا بن ئاخۆ موچە سرف دەکرێت موچە خەرج دەکرێت ناکرێ بە تایبەتی لەم بارودۆخا کە کاتی بەرەجەژنانە و هاوڵاتی بە تەمام و بەدڵی خۆشەوە جەژن بکات. ئەوەی کە بەرپرسیارە لەوەی کەم بارودۆخی دروست بووە ئەوانن کە کاتی خۆی ڕێکوتنیان کردووە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی فیدراڵا بۆ پێکێنانی حکوومەت دەبوو بزانن چۆن ڕێک دەکەونەوە چۆن حکوومەتە پێک دەهێنن چونکە بەبێ بەرپرسانی کورد بەبێ پارتیوێکێتی ئەو حکوومەت پێک نەدەهێنرا ئی باشن نەدەکرا بزانن چۆنە حکوومەتە پێک دێنن ئەگەر تاوانبار نین هەموو خەڵکی بزانێت کە تاوانبار نین گرێبەسی نەوتی دەکەن لەگەڵ حکوومەتی فیدراڵا تێک دەچێت بارودۆخ نەوت دەفرۆشن تێک دەچێت نەوت تەسلیمی سۆمۆ ناکەن بارودۆخەکە باجەکەی هاوڵاتیانی بەژمێنێتی هەرێمی کوردستان دەیدەن بۆیە من پێم وایە وەکو کۆمەڵی دادگەری بەشدار بوونمان لە ئەو کۆبوونەوەی پیرمان بە ئەندازی ئەوێ ڕوبەڕووی ڕەخنەی دەکردینەوە لەلایەنی هاوڵاتیانەوە دەیانزانی کە ئەو کۆبوونەوە مافی خوراویان بۆ ناگەڕێنێتەوە و لایەنانە دەبێ هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدەن کە بۆ خۆیان کێشەکانیان دروست کردووە ئەگەرچی ئێمە حکوومەتی فیدرالیش بە بەشێک لە کێشەکان دەزانین کە زۆر جارێ بەداخەوە قەزیە داراییەکان و کوفشارێکی سیاسی لە بەرامبەری هەرێمی کوردستانە بەکار دەهێنێ بەڵام باژەکەی لەسەر حسابی هاوڵاتیان بۆیە ئەو کۆبوونەوانە پێشەوەی کە بڕیا لە بەستنی کۆبوونەوە بدرێت دەبوو نەهێڵنەوە گرفتانە دروست ببێ کاتێکە شانازی دەکرێت بەوەی کە گرێبەسی غاز و نەوت دەکرێت وەکو تەحەدایەک لە بەرامبەری حکوومەتی فیدراڵا دەبێ بزانی دەرەنجامی خراپی دەبێت ئێمە لە ڕابردووە لە ساڵی 2017 وەکو تەحەدایەک بۆ حکوومەتی فیدراڵی بەرپرسانی هەرێم ڕیفراندۆمی ئەنجامدا ئەنجامەکەیمان بینی ئێتۆ دەوێت بۆ ئایندە بتوانین ڕێبکەوی لەگەڵی بەشداریکردن لە کۆبوونەوەی پیرمان پێم وایە نە ئەنجامی دەبێت وە شتێکی زیادەیە بۆی کۆمەڵی دادگەری بەڕایدا بەشداری نەکات.